نەخۆشانی تالاسیمیا ئەو کەسانی ئەگەر لە مای مانگێکدا چەند جارێک خوێن وەرنەگرن دۆخی تەندروستیان بە جۆرێک تێک دەچێت کە ڕوبەڕووی مەترسی گەورە دەبنەوە. کە سوکاری نەخۆشانی تالاسیمیا دەڵێن لە ماوەی ڕابردوودا بەهۆی کەرەنتینە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا شوێن نەما بە دوای دەرزی و دەرمانە نەگەڕێن بۆ نەخۆشەکانیان زۆر بە زەحمەت دەتواندرا بەدەستی بهێنن. کەمبوونەوەی خوێنش لە بانکی خوێنی سلێمانی گرفتێکی دیکە بوو کە ڕوبەڕوویان بۆتەوە. من وەک دایکێکی نەخۆش هەموو کاتێک گرفت هەیە، ینی گرفتی خوێن هەبوو چەند جار ڕۆیشتوم، ینی 2 جار 3 جار گەڕامەتەوە ئەنجا ڕۆژی دواتر خوێنیان بۆ پێیا کردوون، ینی گرفتی ئەویان هەیە نەک هەر کوڕەکەی من هەمویان بگرە پێویستیان بە هاوکاریە، پێویستیان بە یارمەتیە، ینی لە ڕووی هەموو شتێکەوە پێویستیان بە یارمەتیە، بگرە زیاتر لە ڕووی خوێنەکەەوە لە ڕووی عیلاجەوە لە ڕووی دەرزیەوە لە ڕووی حەپەوە، ینی بگرە ئێستا من دەرزی بەکارێنم بۆ کوڕەکەم نییە، ئێستا حالیان نییە، نازانم چاوەڕێ ئەەکەین تا بۆمانە، ینی ناتوانم یەک شتی تر بەکار بێنم جگە لەو دەرزیە. عیلاجشتیان بۆ نووسیوە چەند وەختار بۆمان کڕیوە بوو دەستیش ناکەوت، ئێستا 3 ڕۆژ بوونەی خواردبوو ناربوومان دەست ناکەوت لە مجەمەع و عیلاجەوی تاقەت دەبوو، عیلاجەکەی نەخواردا ئەکەوت بێهێزە بوو تااقەتی نابوو بە زۆر عیلاجەکانە خوا باشە شکر. ئەوە یەکەم عیلاجشتەی ئەم نەخۆشانە ڕانەگیرەوە بەهۆی ئەم کۆرۆنایەوە فەقیرە خەسخانەکەش نەبوو بۆ ناڵەم هەر بۆمان کڕیوە هەبوو دەست ناکەوت لە مجەمەعی پیرەمەگرون بۆمانێنە 3 ڕۆژەنەی خواردو. سەرۆکی کۆمەڵەی تالاسیمیا لە ساڵیادی دامەزراندنی کۆمەڵەکەیاندا دەڵێت دۆخی ژیانی نەخۆشەکانیان لە ڕووی دارایی و پێداویستی پزیشکیەوە لە مەترسیدایە. لە هەرێمی کوردستانیش ڕۆژ لە دوای ڕۆژ ئاماری توشبوانی تالاسیمیا لە بەرزبوونەوەدایە، وەکو پێویستیش حکومەت هاوکاریان نییە. دیارە جێی نیگەرانی زۆرێکی ئێمەیە کە وەک کۆمەڵی تالاسیمیا توشبوانی تالاسیمیا کە لە ماوەی ئەم 24 ساڵی ڕابردووە ئێمە تازەترین ینی تازە لە سەرەتاترین داواکاریەکانمانە جێبەجێ ناکرێ. بۆیە ئەمە ئەمڕۆ جارێکی تر پەیامی خۆمان بەلایانی پەیوەندیدار بە حکومەتی هەرێمی کوردستان بە هەموو ئەو دەستگانەی پەیوەندی بە توشبوانی تالاسیمیا هەوەیە دەگەێنین کە توشبوانی تالاسیمیا بەگشتی لە کوردستان و لە شاری سلێمانی لە بارودۆخێکی خراپدان کاریگەری قەیرانی دارایی کاریگەریەکانی چەند ساڵی ڕابردووی قەیرانی دارایی هەموو ئەم گرفتانە کە کێشەی بۆ هاوڵاتیانی کوردستان دروست کردووە 10 هێندە زیاتر کێشەی بووە توشبوانی تالاسیمیا و خێزانەکانیان دروست کردووە. لە کاتێکدا توشبوانی تالاسیمیا کە مانگانە لانی کەم 2 تا 3 جار پێویستیان بە وەرگرتنی خوێنە و هەموو ئەو چارەسەر و پێداویستیانی کە پێویستە توشبوانی تالاسیمیا بەکاری بێنن یاوەری بگرن لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هیچ کاتێک بەپی پێویست یا لە کاتی خۆیدا ئەم چارەسەرانە بەردەست نەبووە. زۆربەی خاوەن پێداویستە تایبەتەکان بەهۆی خراپی دۆخی دارایی و نەبوونی موچە ژیان و گوزەرانیان لە بارێکی خراپدایە، وەکو خۆشیان دەڵێن ئەم موچەکەمەشی پێیان دەدرێت و 6 ڕۆژ جارێکە نازانن خەرجی ماڵ و منداڵ و پێداویستی ڕۆژانەی پێ بکەن یاخود دەرمان و چارەسەری پزیشکی. لە هەمان کاتیشدا بەشی هیچ کامیان ناکات. ئەگەر ئاوڕ لە دۆخی ژیانیان نەدرێتەوە ڕەنگە کارەساتی گەورە ڕوو بدات. لە هەمان کاتدا بەرگەگرتنی ئەم دۆخە وەکو خۆیان دەڵێن ڕەنگە چیتر تەحەموول نەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.